کاک دکتۆر پرخە چییە و چۆن دروست دەبێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، لەم باسەدا باسی حاڵەتی پرخە دەکەین. پرخە چییە؟ بە چکو دروست دەبی؟ هۆکارەکانی چییە؟ ئایا ئەو کەسانەی کە پرخەیان هەیە زیانی هەیە لە بۆ تەندروستیان؟ ئایا پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن؟ و ئەگەر هاتوو نەخۆشەکە ئەو حاڵەتەی کە باسمان کرد پرخی هەبوو چ پشکنینێک بکە؟ و ئایا چارەسەری هەیە؟ ئینشاڵڵا لەم باسەدا تیش دەخینە سەر وەڵامی ئەم پرسیارانە. پرخە خۆشەویستان کاتێک دروست دەبی کە نەخۆش پاڵ دەداتەوە لە کاتی خەوێ بۆ ڕی هەناسەی ئەو ماسوولکانەی سەرەوەی ڕێڕەوی هەناسە شل دەبتەوە، خاو دەبتەوە، کەواتە تەسک دەبتەوە. کە تەسک بووەوە ئەگەر هاتوو هەوایەکە بە سەریعی هاتوشۆی کرد ئەو دەنگە دەردەخا کە بە پرخە ناسراوە. ئایا پرخە حاڵەتێکی نەخۆشیە یان نا؟ ئەمە احتیما دەکاتە سەر ئەوەی کە ئایا نەخۆشەکە شتی تکەی لەگەڵە یان نا کە دوایی باز دەکەین. زۆر باشە کاک دکتۆر. هۆکارەکانی پرخە چین و بۆ ڕوو دەدات؟ هۆکارە سەرەکیەکانی ئەم حاڵەتە ئەوەیە: یەکەم، نەخۆشەکە ئەگەر هاتوو کێشەی لە کەپووی هەبوو، لە لوتی، واتە خواری هەبوو یاخود زیادە گۆشتی هەبوو یا تەسک بوونەوەی هەبوو، ئەوە وا دەکات لە کاتی خەوێ ئەو ماسوولکانەی ڕێڕەوی هەناسەی شل ببتەوە و ئەو دەنگە دەربچین. ئەگەر هاتوو نەخۆشەکە کێشەی لە گەروی هەبوو، واتە لەوزەتێنی ئەستور بوو یاخود زمانی گەورە بوو لە ئەوەی خۆی، یاخود با بڵێن ئەستوری ملی گەورە بوو و چەورایی زۆر لە دەوروبەری ملی خڕبووبەوە، یاخود ملی کورت بوو لە بەپێی درێژی باڵای، ئەمانە هۆکارن. هۆکاری تر قەڵەویە، یەک لە هۆکارە سەرەکیەکان قەڵەویە. هۆکاری تر جگەرە کێشان، مادە کوحولیەکان، ئەمانە با بڵێن هۆکاری سەرەکی پرخە. ئەی باش کاک دکتۆر، ئەو کەسانەی پرخەیان هەیە زیان بە تەندروستیان دەگەیەنێت؟ ئەگەر هاتوو وەکو باسمان کرد ئەم حاڵەتانە ئەگەر هاتوو پشکنینی لە بۆ کرا، نەخۆشەکە چەند نیشانەیەکی لەگەڵ بوو، ئەوە بڵێ زیانی لە بۆ تەندروستی هەیە و دەبی نەخۆشەکە سەردانی پسپۆڕی وردی هەناسە بکە بۆ ئەوەی پشکنینی بۆ بکە و حاڵەتەکەی دیاری بکە ئایا حاڵەتەکەی سووکە، مامناوەندە یاخود قورسە. ئەگەر هاتوو نەخۆشەکە نیشانەی ئەوەی هەبوو کەوا خەوی باش نییە، وەکو سبەینان کە لە خەوێ هەڵبەستێ دائیمەن سرێشەی هەیە، هەست بە گێژبوون دەکا، دائیمەن تەرکیزی تێک دەچێت، هەستەکە تەرکیزی مەزبوط نییە، لە ئیشەکانی سەرکەوتو نییە، مەسەن ئایا قوتابیە دەخوێنێ یاخود مەتەلەن ئیشێکی ورد دەکا، دەبینی تەرکیزی نییە لە ئیشەکەی هەڵە دەکا. ئەگەر هاتوو نەخۆشەکە نەخۆشی درێژخایانی هەبوو وەکو زەختەکەی کۆنتترۆل نەبوو بە دەرمانی ئاسایی، ئەگەر هاتوو شەکرەی هەبوو شەکرەکەی کۆنتترۆل نەبوو بە دەرمانی ئاسایی، و ئەگەر هاتوو نەخۆشی دڵی هەبوو یاخود تێکچوونی لێدانی دڵی هەبوو. و ئاخر نقطە، ئەگەر هاتوو نەخۆشەکە خەواڵی بوو، دائیمەن بە ڕۆژ هەستی بە هەستی کرد کە پێویستی بە خەوا تێرخەو نەبووە، مەسەلەن بۆ نمونە ئەوانەی شۆفێرن تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن لەبەرەوەی خەویان لێ دەکەوی. ئەگەر هاتوو ئەمانەی لەگەڵ بوو پرخ ئەوە بەتەکید زیانی هەیە لە بۆ کەسەکە و دەبی سەردانی پزیشکی پسپۆڕی وردی سنگ و هەناسە بکە بۆ ئەوەی هەڵسەنگاندن لە بۆ حاڵەتەکەی بکات. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.